ماتەوەری دوام لەگەڵتان بەرداوامین باز لەوە دەکەین تا چەند گرینگە هاوڵاتیان ئاو بخۆنەوە بە تایبەت لە ئێستادا ڕۆژ لە دوای ڕۆژ پلەکانی گەرما بەردەوام لە بەرزبوونەوەدایە ئەو بڕە ئاوی کە پێویستە تاکەکان بیخۆنەوە پێویستە چەندێک بێت و چۆن بێت بێگومان من گفتوگۆی ئەم بابەتە زیاتر دەکەم وردەکاری زیاتر لە دکتۆر هەڵگورد عەلی پسپۆڕی زانستی خۆراک وەردەگەرم کە بشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ئامادەیە. بانی باش دکتۆر بخێر وەکو دەزانین دکتۆر ئێستا وەرزی گەرمایە پلەکانی گەرما بەردەوامن لە بەرزبوونەوە تا چەند گرینگە بوون لە هاوڵاتیان پەنا بەرنەبەر خواردنەوەی ئاو. بەڵێ لە ڕاستیە من ئەمە بە یەک توێژینەوە وەڵامی ئەمەتان بینەوە توێژینەوەیکی تازە کراوە تقریبان 2021 کراوە لە کۆی چەند توێژینەوەی کە پێشتر کراوە پسپۆڕانی بواری خۆراکی ئاماژە بەوە ئەکەن کە زۆربەی کێشەی مرۆڤ لە 180 کێشەکانی مرۆڤ ڕەبتی بە ئاوەوە هەیە و حتا لە 180 مرۆڤەکانی ئێستا کەمی ئاویان هەیە یعنی نەقسی ئاویان هەیە کە بیخۆنەوە. ئەمەش دەلالەت لەوەیە کە بەداخەوە هەندێک جار کە شتێک بۆ نەخۆشەکانەڵێ یا بۆ کەسەکانەڵێ ینی عەفوم کەن کە ئەماڵێم پزیشکەکانیشمان بەگشتی سەرمان لە نەخۆشتێکیاوە و هەندێک جار قسەی حەقیقی بە نەخۆشەکان ناڵین و هەندێک جار نەخۆشەکانیش کە قسەیان لەگەڵاکەین یعنی ئەمانەی قەنەعەتێکیان پێ بکەین تۆ هیچ کێشەیەکی تەندروستی نییە تەنها کێشەی ئاوت هەیە باوەڕ بەوە ناکات یعنی وای لێ هاتووە یعنی نەقسی ئاوەکە بەلایەکە ئێستا باسی کێشەکانەکەین کە ئەوانەی کە نەقسی ئاویان هەیە کێشانێکیان بۆ دروستە بێت چونکە دروستبوونی ئەو کێشانە بەڕاستی ماکی دواتری بەدواوە ینی مزاعفاتی زۆر لە دواوەی هەیە کە کێشەی زۆر کێشەمان بۆ دروستەکات و ناشتوانین تەحدیدی کەین بە تەحدیدی چەند ئاو بخۆیت چونکە لە کەسەکانەوە بۆ کەسێکی کە جیاوازە کەسێک کە گۆشت خۆرە نان زۆرە خوا و گۆشت زۆرە خوات ئەبێ ئاو زۆر بخواتەوە کەسێک کە میوە خۆرە و سەوزە خۆرە تەمان ئاوی کەمتری پێویستە بە پێی ڕێژەکان بۆیە ستانداردێکی تەواومان نییە بڵین لە سەدا ئەوەنە تۆ ئەوەنە بڕ ئاو پێویستەکە بە پێی کەسەکانە گۆڕە مناڵ پێویستی بەنەوەی ئاو هەیە یعنی ئاوی احتمالەکە زیاتر بێت بە تەمەنەکان دواتر ئەچینە بابەتی ئەوە بەڵام بەگشتی لە بینی 8 بۆ 12 تا 15 پەرداخ ئاو یعنی 15 کوب ئاو تحدید کراوە کە لەو نێوەندەیە بتوانێت ئاو بخۆیتەوە کە کاریگەری تەندروستی بێت لەسەر مرۆڤ. بەڵێ فەرموڕێناس دکتۆر ئەمە بۆ کەسێکی ئاسایی و کەسێکی نەخۆشیش هەر بە هەمان شێوە بێ کەسێک یاخود نەخۆش مەبەستم لەوەیە کە وشکبوونەوەی ئاوی هەبێت وشکبوونەوەی ئاو لە جەستەیدا هەبێت ئایا ڕۆژانە لە بینی 8 بۆ 15 پەرداخ ئاو دروستە بیخواتەوە؟ بەگشتی وەڵامی ئەمە بە پرسیار بە نیشانەکانی ئێنەوە یعنی با چەند نیشانەیەک هەیە لەوانەی کە نەقسی ئاویان هەیە لە لەشی مرۆڤیان خۆیان با بزانن کێن ئەو کەسانەی کە نەقسی ئاویان هەیە بێ ئاو بخۆنەوە زۆر جار هەیە ئەڵێ من بەیانی تا ئێوار ئاو نەخۆمەوە بە خۆم نازانم هیوا هەیە ئەڵێ دکتۆر بەردەوام من ئاوە خۆم و هەر ئاویشە خۆمەوە تینومە یوهانێ ئەڵێ نەخێر هەندێک جار ئاوە خۆمەوە هەندێک جار ئاو ناخۆمەوە ئێعتیادیشە بەلامەوە بزانین ئەم نیشانانە چین کە نیشانەکانمان زانی ئەزانین کە ئەم کەسە نەقسی ئاوی هەیە یاخود نەقسی ئاوی نییە یەکەم نیشانە کە دەرەکەوێت ماندوویە مەرج نییە مرۆڤەکان بەهۆی هیلاکی ڕێگەوە یعنی ماندووبوونێکی جەستەیەوە بێت احتمالەکە بەهۆی ئەوەیە کە ئاو لە لەشیا کەمە ماندووە بەردەوام بۆیە زیاتر لە وەرزی هاوینیشە چونکە لەش تاقەیەک زۆر سەرفەکە بۆ ئەوی باڵانسی گەرمی لەشی خۆی ڕێک خاتەوە بەهۆی ئەو گەرمایی کە باستان کرد و لەشی خۆشی ئەوێ باڵانسای دروستکە لە بینی ئەوە بۆیە ماندوو ئەبێ ئەم لەشە بۆیە زۆر جار خەویشمانە لە هاوینە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە خەومانە لە وەرزی هاوینە یین ئەمە مانووە یەکێک لەوانە دائیم مانووە ئەو کەسە کەواتە نەقسێکی ئاوی هەیە ئەمە یەکێکی کە لەوانە کە بۆمان دروستە بێت قەبزە بەردەوام قەبزی لەگەڵ ینی تەسەوورکەن لە نەخۆشیەکانی قەبزیە تا ئێستا زیاتر لە 100 نەخۆشیمان بۆ دروستەکان نەخۆشی قەبزی ینی ئەمە بە شتێکی بەسیتە من بتوانم بە ئاو چارەسەری بکەم بۆ بگەم بە دەرمان ئەمە یەکێک لەوانە خاڵی دووهەم ئەوەیە کە بەردی گورچیلەیە ئازاری گورچیلەکانمان بۆ دروستە بێت ئەگەر سەرنج بن لە وەرزی هاوینە چونکە ئاو کەمە خۆینەوە ئارەق زۆرەکەینەوە و کێشەی وشک بوونەوەمان بۆ دروستە بێت وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد کەواتە لەم حاڵەتانە ئەبێ زۆرتر بخۆینەوە حاڵەتێکی کە بۆمان دروستە بێت ئەوەیە کە باڵانسی پلەی گەرمی لەشمان تێکەچێت زۆر جارە دکتۆر هەندێک جار گەرمامە هەندێک جار سەرمام لەم وەرزە هاوینەیە ئەمەش باڵان نیشانەیەکە لەوەی کە تۆ ئاوی لەشت کەمە یەکیکە لەو نیشانانێک کە بۆمان دەرەکەوێت ئەم کەسانە بەردەوام ئەڵێن سەرمان ئێشەیە و زۆر جار لە هاوینە ئەڵێ شەقیقەمان هەیە ئەگەر سەرنجتان یابێت ئەوانەی کە ئەچین بۆ سەفرە ئەوانەی کە ئەچین بۆ سەیران و یەنەوە خۆ بۆ حسابی خۆ بۆ خۆشی و شتی وهاچن وانە ئەبێ ئیستراحەت کەن ئەبێ مێشکیان هادی بێتەوە کە یەتەوە سەر ئێشە هەیە
چونکە ئەمە یەکێکە لەوانەی کە ئاوەکەی نەخواردوێتەوە هۆکارێکە ئەساسی بۆ دروستبوونی سەرێشە ئەکەواتە ئەفمکە ئەم نیشانە نەمان لێ دەرکەوت بە پێی نیشانەکانی کەسەکە ئەتوانین بڕی ئاوەکەی بۆ تهدیدکەین وەکو جەنابەت ئاماژە. باشە دکتۆر تۆ لە سەرەتای ئەمەژە بۆ کرد لە 8 پەرداخ بۆ 15 پەرداخ ئەمە دیاریکراوە لە وەرزی گەرمادا بۆ منە ئێستا وەرزێکی گەرمایە لەوانەیە چاکەکە وا بخوازێت کارەکەی کاژمێرێکی زۆر مودەیەکی زۆر لە بەردەم تشکی خۆردا بێت هەر بێ 15 پەرداخ بێت یان فەرق دەکا بە پێی وەرزەکان. ئەمەژەمان پێکرد بۆی ئەم ڕێژەیەنە داناوە احتمال لە کات لە وەرزی زستانە تۆ نەتوانی 5 بخۆیتەوە چونکە وزە کەم سەرفەکەی عارق ناکەیتەوە کەمتر یعنی میزکردنت کەمە بێتەوە ئەم حاڵەتانە ئەمە ڕەبتی هەیە بەو ڕێژەوەی کە دامانناوە نەخێر ئەم 15 تا 18 تا حەدی ئەعلای لە وەرزی هاوینایە بۆ نمونە لە 6ەوە بگرە هەتاوەکو 15کەت لە بەرزەکانە ئەگۆڕێت بە پێی وەرزەکان گۆڕانکاری بەسەرهێت و بە پێی حاڵەتی کەسەکایسە بۆ نمونە کەسێکمانێت توش سکشونێکی بەقوەتە بێت خۆ ناکرێت بڵێ کاکەوەڵا دکتۆر هەڵگورد توێتی ئەبێت لە 8 پەرداخ بۆ 15 پەرداخ زیاتر نەخۆیتەوە چونکە بەڕاستی خواردنەوەی ئاوی زۆریش کێشەمان بۆ دروستەکات ئەبێ هەندێک تێبینی هەیە ئەویش بەتان باسەکەین کە چ کێشەیەکمان بۆ دروستەکات بۆیە ئەوانەی کە مەسەرەن سوکچوونێکی بەقوتیان هەیە بێ ڕێژی ئاوەکە زیادکەن بەپێی کەسەکە نەگۆڕێت. دکتۆر با باز لە پلەی گەرمی و ساردی ئاو بکەین زۆر جار دەڵێن کە ئاوێکی سەر دەخۆی ڕاستەوخۆ تونێتی و دەشکێنێ بەڵام لە بەرامبەردا سوودی ئاوی گەرم یاخود سارد و گەرم با بڵێن زیاترە بۆ جەستا تێبنی تۆ چیە لەم زۆر بەداخەوە یعنی تەنها سوودێکی کە هەبێت مێتابۆلیزمی لەش هەندێک جار ئەژڵێن ئەوەیش لە زۆربەی توێژینەکان هەندێکیان متتەفقن نین لەسەرەوە بەڵام ئێستا یعنی زۆر جار دکتۆرەکانیش یەکێک ئەڵێ باشە یەکێک ئەڵێ خراپە یعنی بەڵام بەگشتی با زۆر ڕوون بێت ئاوی سارد زەرری زۆرتر لە ئاوی کە مامناوەند بێت ئاوی سارد بەو معنایی کە لە ئاوی سەهۆڵاو بێت بەفراو بێت زۆر سارد بێت زۆر کێشەمان بۆ دروستەکات یەکێک لەو کێشانە کێشەی قەبزیمان بۆ دروستەکات کێشەی شەقیقەمان بۆ دروستەکات کێشەی هەندێک جار کێشەی تێکچوونی مثلەن دڵ یعنی نەوەساناتی دڵمان بۆ خاوە کاتەوە کەواتە ئەم کێشانەمان بۆ دروستەکات بەڵام سرنج بە لە هەندێک وڵات بۆ نمونە وڵاتی هیندستان زۆر بگەڕە سەوڵت دەست ناکەوێت ئاوی سارد دەست ناکەوێت زۆربەی ینی هەندێک وڵاتی سە بۆ نمونە لە پزیشکی سینیا زۆربیان حتا لە کاتی خواردنە کە ئەبێ بڕێکی کەم ئاو بخورێتەوە چونکە خواردن لەسەر سفرە زۆر هەڵەیە و بە تایبەت ئاوی سارد خواردنەوە لەسەر سفرە زۆر هەڵەیە ئەوش زیانی خۆی هەیە ئەگەر مەجال هەبوو باسی ئەوەشەکەین بۆیە لە طبی سینیا زیاتر ئەو حتا وەکو چا ئەخۆنەوە ئاوەکە ینی زۆر شلەتێنەوەی کە ئەیخۆنەوە بۆیە سوودەکانی ئەمەش ئاوی شلەتێن خواردنەوە ئەوش سوودیکەی هەیە کە شەڵاگەر مەجال هەبووش باس بێکمان ئەم وردەکاریان هەموو باسەکەین دکتۆر بابینە سەر چ کاتێک بۆ منە ئێمە بازەوە دەکەین پێویستە بڕێکی زۆر ئاو بخورێتەوە نزیکی 15 پەرداخ کاتەکانی چۆندا بەشەکرێت بۆ منە پێویستە لە بەیانیان کە ئەو کاتی هەڵستێت لە خەو چەند پەرداخ بخواتەوە کاتی نیوەڕۆ ئێوارە بەر لە خەوتن ئەمانە چۆندا بەش کراوە خۆی بەگشتی تهدید کرێت ئەگەر بێت و ئێمە بۆ نمونە لە ساعت 6 بەیانی و کە هەڵاسین لە خەو عادەتەن زۆر بەداخەوە 6 بەیانی زۆر زەحمەتە هەڵسین لە خەو خۆی لەوێ دەست پێکات بەڵام 11 هەڵسین بۆ تەندروستیە بەڵێ بەدڵنیاییەوە لە شەشە ئێستا من بە توێژینەوەی کەواڵامی ئەمە ئەینەوە توێژینەوە کراوە ئەوانەی کە بەیانیان لە ساعت 6 کە هەڵەسن لە خەو 2 کوب ئاویش لێتێن بخۆنەوە 2 کوب ئاویش لێن کوپێک تا 2 کوب بەپی کەیسەکان بەپی حاڵەتی کەسەکان هیوامان هەیە لە دکتۆر هەر بە زۆرەی خۆم نابێ بە زۆر بیخۆیتەوە یاعتیادی بیخۆیتەوە چەند شتێکت بۆ ئەکات یەکەم ئەوەیە کە گەدەت پاکە کاتەوە و ڕێخۆڵەکانت نەرمەکات و گەدەت ئامادەیە کات بۆ خواردنی خواردن یعنی ئامادە بێت یەکێکی کە لەوانەیە کە زۆر زۆر گرنگ بێت عادەتەن لە ماوەی ئەو خەوەی کە هەتە 6 سعات تا 8 سعات کە خەوستان داردانراوە واد لێ ئەکات کە هەندێک ئیفرازات لە ناو لەشی تۆیە کۆ بێتەوە و بۆ نمونە سەفرا یعنی مادەی سەفرایی لە ناو جگەرە کۆ بێتەوە یەک دەری ئەکاتە دەرەوە کەواتە تەندروستی جگەریشمان بۆ دروستەکات و ئەو کەسانەی کە بە تایبەتی بەردی گورچیلایان هەیە و بە تایبەتی بەردەوام ڕەمەڵ دروستەکان ئەگەر بێت و بەیانیان ئەوە بخۆن ئەو کێشەیەشیان بە حەلە بێت کەواتە پاکەرەوەی گورچیلەیە پاکەرەوەی جگەرە پاکەرەوەی گەدەیە و ڕیخۆڵە نەرمکەرەوەیەکە کە تەیتر زۆربەی کێشەکانی ئێمە بەدەست ئەوانەوە ئەناڵێنین یعنی من ئەگەر بێت و بەیانیان عادەتەن کێشەکەی ئێمە جارێکی کە لە چیایە کە دکتۆر ئەڵێ بەیانیان 2 کوب تا کوپێک ئاوی شلەتێن بخۆرەوە ئەمیەت
ڕۆژێکی کات ڕۆژێک نایکات دوو ڕۆژێک کات سێ ڕۆژ نایکات مەجالم نییە دکتۆر ینی هەڵنەساوم لەخەو ئەمانە کێشە بۆ ئێمە دروستەکاتەوە جارێکی کە بەردەوام بوون لەسەر شتە ینی پابند بوون بەو بڕیارەی کە ئەدرێ بە نەخۆشەکان بە دڵنیایەوە زۆر سوودیان لێ ئەبینن بەڵام بەداخەوە ڕۆژێکی کات ڕۆژێک نایکات ئەمە کاریگەری ئەبێت کە تەندروست نابێت. دکتۆر من بە فرسەت هێزانم لەبارەی تەمەنەوە پرسیارە لێ بکەم ئایا منداڵێک یاخود گەنجێک یاخود پیرێک ڕۆژانە پێویستە تا چەند بڕی ئاو بخواتەوە دیاریکراوە بۆ تەمەن؟ وەکو دیاریکراونە بەڵام ئێستا مناڵمان هەیە ئەکتیڤیتی زۆرە لە ماڵیش و هەر چالاکە مناڵمان هەیە لە دەرەوە چالاکە ئەمانە بێ زیاتر ئاو بخۆنەوە وەرزشەوانمان هەیە بێ زیاتر ئاو بخواتەوە بەڵام چۆنیەتی ئاو خواردنەوەکان بۆ نمونە ئێستا مناڵمان هەیە کە پێڵێ ئاو بخۆرەوە ئەڵێ حەزم پێی نییە ئەبێ منەوعاتی ئاوەکە بگۆڕین یعنی چۆن پێکهاتەی ئاوەکان بە پێی کەیسەکانیش ئەگۆڕێت بۆ نمونە مناڵێک حەزی لە ئاو بە تەنهانیە یەم حەزی بە چی شتێکەیە ئیزافایەکەم بۆی بۆ نمونە حەزی بە تۆزێک ترشیە لەناو ئاوەکە بێت تۆزی لیمۆی بۆ ئیزافەکەم حەزی بە تۆزێک تامی نەوعێکیکەیە تۆزی نعنای بۆ ئیزافەکەم حەزی بە تامێکی کەیە ڕەنگێکی کات تۆزی مەسەلە هەنگوینی بۆ ئیزافەکەم یاخود سرکەی بۆ ئیزافەکەم هەموو ئەمانە کاریگەری ئەبێت لەسەری چونکە ئێستا توێژینەوەی کە کراوە ئەوانەی کە ئاو ئەخۆنەوە بە تایبەت لە وەرزی هاوینە چونکە وەرزی هاوین وتمان وەرزێکە کە ئاوێکی زۆر لە لەشی تۆ دەرەچێتە دەرەوە و ئەمەش وە ئەکات لە مرۆڤ کە تعادلی مینراڵەکان یعنی کانزاکانی لەشی مرۆڤ تێکەیە بەسەریەکە چونکە میزیش ئەکاتەوە ئارەقیش ئەکات میزیش ئەکات و کاتە میزەکەی خەستە بێتەوە و کێشەی گورچی لەشمان بۆ دروستەکات لێرە پۆتاسیۆممان هەیە لە لەشی مرۆڤە ئەبێت ئەگەر بێت و لیمۆ لەگەڵ ئاوە لە وەرزی هاوینا بخورێتەوە تینوێتیمان ئەشکێنێت و نایڵێت نەقسی پۆتاسیۆمیشمان هەبێت کە کاریگەری بێت لە سەرپەستانی خوێنیش کاتە سوودێکی زۆر ئێجگاری هەیە بەڵام لە بەتەمەنەکانە عادەتەن بەتەمەنەکانیش زۆر کێشەی ڕێخۆڵەمان بۆ دروستەکان وە کێشەی گەدەشمان بۆ دروستەکان ئەبێ بین ئەمانش دیسان تعادلێکیان بۆ بێن چونکە عادەتەن بەتەمەنەکان ناچنە دەرەوە لە ماڵن کەواتە کەسێک کە لە دەرەوە بێت و کەسێک لە ماڵەوە بێت نەخێر یەک بڕی پێویست ئاوی پێویست نییە ئەگەر کەسەکە لە دەرەوە 12 کوب ئاوی پێویست بێت ئەوەی کە لە ماڵەوەی تقریبان 7 شتێکی پێویستە ئەمەش گۆڕانکاریگا باس دکتۆر تۆ لە قسەکانتە ئەمەژە بۆ کرد بۆ منە شتێکی تر بکرێتە ئاواکە بۆی مناڵەکە بیخواتەوە ئەوی سەرنجی منی ڕاکێشە باس لە سرکە کرد ئەگەر ڕۆژانە ئەمە بکرێت نە پەرداخێک نەدوو بۆ منە ڕۆژی 5 پەرداخ سرکە بکرێتە ناو ئاواکە و بدرێتە منداڵێک زیانی بۆ منداڵە نابێت زۆر مەشاکلمان هەیە لە کوردستانی خۆمانە سرکە خواردنی دوو کەوچک چێشت ڕۆژانە لە ڕۆژێکە زەرەر بە مرۆڤەکەێنێت دوو کەوچک چێشت ئێمە زیاتر بێت بەڵێ زیاتر بێت نابێت بە هیچ شێوەیەک ئێمە عادەتەن کە باز لەوە ئەەکەین یەک کەوچکە چا کیفایەتە بۆ دووسێ کوب ئاو یەک کەوچکە چا یعنی کیفایەتە بۆ ئەوەی تەنها تامەکەی بگۆڕێت ئێمە بەداخەوە کە شتەکان ئەخۆین حەزمان بە سوودەکەی نییە حەزمان بە بڕەکەیەتی چەندێک بخۆین ئێستا هیوا هەیە کە ئەڵێ من سرکە ئەخۆم ئەوکەی سرکەیە تامی هەرنیە سرکەی طبیعی ئەسڵی بیخۆت زۆر تامی زۆر کەمە مەگەر اللهمە ئەوانی تیجاریەکان بێت کە زۆر تیژن سرکەی ئەسڵی زۆر تیژ نییە بۆیە ئێمە هەست دەکەین کە هیچمان نەخواردەوە کوپێک سرکە ئەخواتەوە لە دکتۆر ئەوە چیە تۆزە بچووکە هەڵی کەوچکێ چاڵێت تو خوا کەوچکێ چا شتەتان بیخۆم بڵێ شتا سوودەکەیمان پێویستە ئێمە بڕێکی پۆتاسیۆممان پێویستە کە تۆ چی لە کوپێکی گەورەیە وەریگری چی لە کەوچکێ چای وەریگری تۆ پۆتاسیۆمەکەت کە پێویستە وەریگریت چونکە ئەگەر زیاد وەرگری لە حد هەموو شتێک حتا ئەو خواردنەوەی زیاد وەرگری کێشەی تەندروستیمان بۆ دروستەکات بە تایبەتی ئاو ئەگەر بێت و زیاد لە حەدی خۆی بخورێتەوە بۆ چەند نەخۆشیەک بە ئەوانەی کە کێشەی گورچیلیان هەیە بێت ڕاوێژ بە دکتۆری خۆیان بکەن چەند ئاو بخۆنەوە ئەوانەی کە کێشەی دڵیان هەیە ئەوانەی کە کێشەی ڤایرۆساتیان هەیە هەندێک جار مەسەن ئەوانەی کە تووشی ئەبدۆمیناڵ ینی تووشی هەڵاوسانی سکەبن و ئاو لە سکیانە کۆ ئەبێتەوە ئەمە ئەبێ ڕاوێژ بە دکتۆری هەر سوجگەری خۆیان بکەنەوە کە چەندێک ئاو بخۆنەوە چونکە هەندێک جار ناتوانانی حتا ئەوە ئاوش بخۆیتەوە دکتۆر زۆر جار دایک و باوکان بەدەست مناڵەوە دەناڵێن کە بڕی پێویست ئاو ناخۆنەوە یاخود لە بری خواردنەوەی ئەو پەنا دەبنە بەر خواردەمەنێ گازیەکان و ئەو شتانی کە زیان بە جەستەیان دەگەێنێ ئایا شەربەتێکی سەناعی با بڵین دەستکرد دەتوانێت جێی بڕی پێویستی ئاو بگرێتەوە چکە زۆر جار منداڵ حەزی بەو شەربەتە بازاڕیە تاوەکو شەربەتی خۆماڵیش خۆی دەستکرد بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵی نین من وەکو پسپۆرێکی خۆراک قسەکەم خوانەخواسە حەزم بە زەرری کەس نییە بەڵام دەستکرد و سەناعیەکان بە هیچ شێوەیەک ئامۆژگاری کەس ناکەم بیخوا چونکە یەکێکە لەوانەیە کە کاریگەری هەیە حتا لەسەر هایپەر ئەکتیڤیتی هەیە حتا کاریگەری ئەبێت لەسەر کارسینۆجینیکەکان چونکە مەوادە ڕەنگەکانی کەتیایەتی ئەو ڕنگانێک کەتیایەتی سیش سروشتی نین ئەگەر سروشتی بێت زۆر گرانە یعنی بە شتێکی بەسیط ناتوانیت تۆ ڕەنگێکی سروشتی بکڕیت و ئەو هەموو شەربەتی پێ دروستکەیت و بە 250 دینار بیفرۆشی بە خەڵک و حتا شەکری پێویستە ڕەنگی پێویستە ئاوی پێویستە ئەمە ئامۆژگاری بۆ ناکەین
بەڵام ئامۆژگاری ئەوەکەین هەر کەسێک خواردی هەندێک جار ناچارن ئەیخۆن هەر کەسێک ئەو شەربەتانەی خوارد چای خوارد قاوەی خوارد حتا مەشروباتی غازی خوارد ئەبێت بە دیلی ئاو نەبێت وەکو بە دیلی ئاو نابێت سیر کرێت یعنی ئەبێ بڕە پێویستە ئاوەکە بخواتەوە بە تایبەتی ئەوانەی کە چا ئەخۆنەوە ئەوانەی کە قاوە ئەخۆنەوە ئەوانەی کە مەشروباتی غازی ئەخۆنەوە بیپسی و کۆلا و مەشروباتەکەی کە ئەخۆنەوە ئەبێت بڕی پێویست لە دوای ئەوانە ئاو بخواتەوە چونکە زۆر زەرور ئەوانە دایورێتیکن دایورێتیک یعنی میز هێنەرن میزی زۆرت پێکات و لەشی تۆ وشکە بێتەوە کە وش بووە بە دیسان ئاوێکی زۆرت هەبێت نابێت بە دیلی ئەوە بێت باشە ئەمە بە دیلی ئەو نەبوو بەڵام لێ سادە بۆ نمونە لە گەرمادایە و خواردنەوە گازیەکان ڕێژەکەیان زیاد دەکەن بە تایبەت لە بەردەم تشتی خۆرا دەیخۆن دەکرێت بڵێن ئەمە زیانەکەی زیاتر دەبێت تۆ بۆ نمودەیەکی زۆر لە بەردەم خۆردا بوویت و پاشان بەی خواردنەوە گازیەک و ڕێژەیەکی زۆر بخۆیتەوە باڵێ بە دڵنیایەوە تەسیری نگەتیڤی ئەبێت لەسەر تەندروستی مرۆڤ و بە تایبەتی تر جگەر و گورچیلە و خواردنەوەی ئاوت ئاماژەت پێکرد من حەزم کرد شتێکی کە بڵێم بەلا خواردنەوەی ئاوە چ کات نابێ خوار ئاو بخورێتەوە ئەمە زۆر زۆر گرنگە فرمودەیشی لەسرە حتا فرمودەی لەسرە کە خواردنی ئاوی بەیانیان زۆر زۆر گرنگە و فرمودەی لەسرە کە خواردن ئاوت خواردەوە نابێ بە پێوە ئاو بخۆیتەوە چونکە کاریگەری ئەبێت لەسەر جگەر و حتا بە سێژەم ئاو بخۆیتەوە زۆر زۆر گرنگە یعنی بە یەک تەوژم ئاو نەخۆیتەوە چونکە زۆربەی توێژینەوەکان جەخت لەسەر ئەوە ئەکەنەوە کە چۆری جگەر دروستەکات و حتا کێشەی گەدە و ڕێخۆڵەکانشمان بۆ دروستەکات ئاو لە بینی ژەمە نابێ بخورێتەوە و ئاوی سارد بە هیچ شێوەیەک نابێ بخورێتەوە چونکە کاریگەری ئەبێت لەسەر دایجەشنی خواردنەکە و کاریگەری ئەبێت لەسەر دروستبوونی چۆری جگەر زۆر جار نەخۆشەکە یەتە لامان ئەڵ دکتۆر والله نە چۆری ئەخۆم نە گۆشت ئەخۆم نە هیچ ئەخۆم کە چۆریەکەم ئەڵێ 300-400 مەسەلەن چۆری سیانیەکانیان ئەگاتە 400 ئەگاتە 500 ئەڵێ هیچ چۆریەکیش ناخۆم کە سرنجەی ئەمانە عادەتەن نانی خواردنی وشک ئاو خواردنەوە لەسەر سفرە نظامی ناڕێکی ئاو خواردنەوە ئەمانە هۆکارێکی ئەساسین بۆ دروستبوونی چۆری جگەریش مەرجنیە تۆ لە چۆریەکە یعنی خواردنی چۆر بخۆیت اینجا چۆری جگەرت بۆ دروست بێت بۆیە هەندێک جار تۆریەکان بەڕاستی من ئەڵێم ئەم بەرنامانە وابکە لە مرۆڤەکان هەندێک جار گوێ بگرن لە شتەکان هەندێک جار گوێ بگرن لە دکتۆرەکان بزانن چیان پێڵێن شتێکی بەسیط احتمالە کات مەرگی کەسێک ڕزگار کە لە مەرگ یەک شتی بەسیتە بەڵام ئێمە یەک کە ئەڵێ ئاو بخۆڵێ دکتۆر جا ئاو چیە وڵا بە ئاو چاکە بم بەڵێ چاکە بیت تێکچوونی هۆرمۆناتە بە ئاوە تێکچوونی خەوە بە ئاوە تێکچوونی گەدەیە ئاوە تێکچوونی ڕێخۆڵەکانتە ئاوە تێکچوونی باڵانسی پلەی گەرمی لەشتە ئاوە حتا ئێستا ئەوانەی کە حەزەکەم لێرە ئاماژە بە شتێ بکەم ئەوانەی کە زۆر ئەخەون لە وەرزی هاوینە کێشەکانیان چێ کێشەی کەم ئاویە کێشەی ئیلتیهاباتە کێشەی نەخۆشیەکانی شەکرەیە کێشەی ئەوەی کە خەوی بچڕیان هەیە خەوی قوڵیان نییە قەلەقن سترێسیان هەیە چونکە بەهۆی ئەوەی کە هەندێک جار ڕیخۆڵیان تەواو نیە گەدەیان تەواو نیە تووشی قەلەقی و سترێسە بن تووشی ئیستراباتە بن و ئەم حاڵەتەوەمان لێ ئەکات کە ئێمە نەتوانین بڕی پێویست ئاو بخۆنەوە نەتوانین بە بڕی پێویستیش بخەوین دکتۆر ئاماژە بۆدا کە لە بینی ژەمەکانە نابێ ئاو بخورێتەوە تا کاتی پێویست باشە تاکێک پێش نان خواردن چەندێک پێش نان خواردن ئاو بخوات یاخود دوای نان خواردنیش تێبینێکی جوانە خۆی بەگشتی 1 سعات پێش نان خواردن و 2 سعات دوای نان خواردن ئاو بخورێتەوە بەڵام نەخۆشەکەیت بۆ لای تۆ وڵڵا دکتۆر ئەگەر پارویەک نەخۆم و قۆمێک ئاو نەخۆمە من ناتوانم ئەمە کێشەکەی ڕاستە لە ئەساسە خۆی نەقسی ئاوی هەیە لە لەشی مرۆڤە چونکە ئەگەر نەقسی نەبێت ئەو لیکە ڕژێنن کە لە ناو دەمیاتی خۆی ئۆتۆماتیکیان ئاو ئەڕژێنێت یعنی چەند لیترێک ئاو 24 ساعتە چەند لیترێک ئاو ئاات بۆ ئەوی کە تۆ بە ئاسانی خواردنەکەت بخۆیت خواردنەوەی ئاوی سارد لەو بینەیە هەڵەیە ئەگەر کەسەکە بۆی نەخورا لە بینی ژەمەکە نتوانانی خواردن بخوات نیو کوب ئاو ئەتوانێت بخوات بەڵام ئەبێ ئاوەکەی شلەتیان بێت نابێ ئاوەکەی سارد بێت کەواتە سعاتێک پێش 2 سعات دووە و ئەگەر ئەو کەسی هەر نەیتوانی بیخوا نیو کوب ئاوە خواتەوە لە بینی ژەمەکانە ئەگەر لەو سعات و 2 ساعتە کەمتر بووە تا لە دوای نان خواردنەوە ئاوی خواردەوە من پێم وتن توێژینەوەکان زۆربەی توێژینەوەکان سەلماندووانە کە کاریگەری ئەبێت لەسەر یعنی بەدهەرسی خۆراک و هەروە کاریگەری بێت لەسەر چۆری جگەر دکتۆر ینی کێشێکی تریش کەم تا زۆر بێ باس لەوە دەکرێت ئەڵێ من پێش ناخواردن بۆم نە 2 پەرداخ ئاو بخۆمەوە هەستەکەم خواردنم کەم پێ دەخورێت یاخود مایدەم خواردن نابات ئەمە گرفتێکی دیکەش نییە خۆی نەگرفتە ئەوە زۆر باشە چونکە ئاو وزەی کەمێوێت بە تایبەتی ئەوانەی کە قەڵەون خۆشبەختانە ئاویەکێکە لەوانەی کە خواردنەوەی ئاو بۆ ئەوانەی کە قەڵەون و یانی خۆیان لاوازکەن زۆر سوودی هەیە و لە ڕەمەزانە بۆچی مرۆڤ زۆرجەی کات لاوازە بێت و هیچی پێ ناخورێت چونکە لە کاتی بەربانگا پڕێکی زۆر ئاوە خواتەوە 3 کوب 4 کوب ئاوە خواتەوە دواتر گەدەی پڕە بێت ناتوانێت ئاوی خواردنی کە بخوات
نەخێر خواردنەکەی بەڕێی من زۆر باشە و سوودیشی ئەبێت بۆ تەندروستی خۆی. زۆر باشە. دکتۆر من پرسیارێکم لا دروست بوو ئێستا ئاوی ئێستا هەمووی بە فیلتەر کراوە واتە بە فیلتەرێکی زۆرە تێدەپەڕێت و هەموو ئەو مادەکان زایانە و سوودانی لێ کەمە بێتەوە بە حساب کە پاکێکەنەوە و مادە زیان بەخشەکانی لێ دوورەخەنەوە ئایا ئاوێکی کانزای و ئەوەی کە بە فیلتەرە تێپەڕێت جیاوازی چییە؟ خۆی فیلتەر هەندێک مەواد ئەگرێت لە خۆی نایڵێ هەندێک ماواد بێتە ناو ئاوەکەوە و فڕێات بە تایبەتی مس زۆر گرنگە ئەوانەی کە نەخۆشی وەڵسەن دزیستیان هەیە نەخۆشیەکە کە کوبوونەوەی مسە لە جگەراوە و ئەبێت و کۆ بێتەوە لە ناو لەشی مرۆڤ و کێشەمان بۆ دروستەکات ئەوە ئەبێ ئاوی فیلتەر بخواتەوە. بەڵام مەسەلەن ئەمانی کە ئەو خواردنەوە عادەتەن ئەگەر بێت و تەندروست بێت بە ستاندار دروست کرابێت بەڕێی من کێشەی نییە بخورێتەوە هیچ کێشەیەکی نییە. بەڵام تۆ مەسەرەن ئاوەکەی داناوە ئێستا ڕاستە لە بەڕادێکایە و ئاعتیادی دایناوە و ئەتوانی بیخۆیتەوە بەڵام پێش وەختە دایناوە لە شوێنێکایە هەتاوبەری کەوتووە ستاندارد نییە گەرم بووە دوای سار بێتەوە دوای ئەی بەسێ دوای ئەی کاتەوە ئەمە بە هیچ شێوەیەک تەندروست نییە. بەڵام ئەگەر ئاوەکەی هێنابێت و تەندروست بێت و سیقەت هەبێت لەسەرەوەی کە ستاندارد بێت و ئەو ماوادەی کە بەشتریوەتی مەسەن حتا ئەم زەرفی کە بەسەریوەتی ئەگەر ستاندارد نەبێت کێشەی ئەلومینیۆمە کێشەمان بۆ دروستەکات و کاریگەری بێت لەسەر کەم خوێنی. بەڵام یعنی هەندێک شت هەیە ئێمە نامانوێت خەڵکەکەی خۆمان بترسێنین بەڕاستی ترسێکێکە لەوانەی کە زۆر کێشەی تەندروستیمان بۆ دروستەکات ئەو قەلەقیش نەبین لە شتەکان حتا ڕاوێش بکەین زۆر جار ئێمە ئەڵێ ئەم دکتۆر واڵێ ئەو دکتۆر واڵێ ئەو دکتۆرڵێ چاپ خۆ دکتۆرڵە چامەخۆ ئەوڵێ ئاو بخۆ ئەوڵێ ئاو مەخۆ ینی وایان لێ هاتۆ ئەڵێ سەریان لەو مرۆڤانە تێکیاوە بەڵام بەگشتی ئەگەر دکتۆرێک دڵسۆز بێت ڕاستگۆ بێت بەڕێی من ئەگەر کەسەکانی بەرامبەریشمان گوێگر بن تەسەوور ناکەم هیچ دکتۆرێکی بەویژدان بیەوێت نەخۆشەکەی زەرەر بگەێنێت و حەزی شکات ئەو نەخۆشەی کە هەیەی ئەو پەڕی ئیسفادە لە خۆی بکات یعنی ئیسفادەی پێ بگەێنێت و سوودی تەندروستی هەبێت بۆیە تکام وایە هەم ئێمە دڵسۆز بین هەم نەخۆشەکانش دڵسۆز بن بە پابەندی و ڕێنماییەکانمان. دکتۆر بە دەرفەتی دەزانم هەر لەسەر و بابەتە باز لە خەو بکەین ینی بۆ نمونە لە مۆرزە گەرمایەدا بەشێکیان لە کاتی نیوەڕوان بمنە ئەخەون یا خوشەوان کەمتر دەخەون و تا چەند ئەگەر پێویستی پێ بکەین بەم بابەتە خواردنەوەی ئاو بەر لە خەوتن چەند سوودی بۆ ئەو کەسە دەبێت. بە دڵنیایە باسی ئەوانە ناکەین کە ناتوانن بچن هەڵسن لە خەو بچن ئەها نەخۆشن و ناتوان بچن بۆ توالێت و هاتوچۆی زۆر بکەن بەڵام بەگشتی خواردنەوەی ئاو پێشنووسن زۆر کاریگەری ئەبێت یەک کوب ئاو خواردنی پێشنووسن زۆر کاریگەری لە سێ حاڵەتە خواردنەوەی ئاو زۆر گرنگە یەکەم پێشنووسن دوو هەم پێش چوونە حەمام یعنی پێش خۆشتن چونکە کاریگەری ئەبێت لەسەر دابەزاندنی پەستانی خوێن سێ هەم پێش وەرزشکردن بەڵام ئەبێ بە قوم بخورێت ینی بە جورعە بخورێت نابێ بە تەوژم بخورێت زۆر بە خێرایی بخورێت شەوانە زۆر کاریگەری ئەبێت و حتا یارمەتی مەتابۆلیزمی لە شیشەیات یعنی هەندێک جار یارمەتی ئاات کە جسمت وشک نەبێتەوە و خەوێکی ئارامیشت هەبێت. دکتۆر ئاماژە و بە پەستانی خوێندا کە بڕی پێویستی ئاو یارمەتی کەمبوونەوەی پەستانی خوێن ئەیە زۆر جارەوانی کە دەرمانی دابەزینی پەستانی خوێن بەکارێنن ئەگەن بە دۆخێکە لە کاتی خەوتنیشدا پچر خەبەریان نەبێتەوە ئاو دەخۆنەوە ئایا زیانی نابێت بۆ تەندروستیان؟ نەخێر هیچ زیانێکی نابێت بەڵام هەوڵ بدرێت پێش نووسن ئاوەکە بخورێتەوە ئەو وات لێ ئەکات خەوت تێکچێت کە خەوت تێکچوو هۆرمۆنەکانی مەسەن ئەو هۆرمۆنان تێکەچێت میلاتۆنینەکان تێکەچن و تۆ ناتوانانی بە ئیسراحەت بخەوی ئەمەش یەکێکە لەوانەیە کە کێشەمان بۆ دروستەکات و هەندێک جار کێشی کەشمان بۆ دروستەکات بۆ نمونە ئەوانەی کە کەم ئاو ئەخۆنەوە زیاتر تووشی وشک بوونەوە بن و زیاتر تووشی حساسیەتە بن کە تووشی حساسیت بوو هۆرمۆنێک لە لەشی مرۆڤ وەکو هۆرمۆنی هیستامین دەرێت و ئەم کەسە بەردەوام خەویێت بۆیە زۆر گرنگە ئەو خواردنەوە بەڕاستی بە تایبەتی لە وەرزی هاوینە زۆر ئەساسە بخورێتەوە. دکتۆر مادەم باسی خەو دەکەین ینی هەندێک شتی دیکەش هەیە کە دەکرێت بە تایبەت بۆ منداڵان یعنی بەر لە خەوتن بەدیلی ئاو منە شیر ئەخوات منداڵەکەی یاخو شتێکی دیکە دەخوات مادە کافاینەکان دەخوات ئەمانە چۆنن ئەمانە چۆن سێر دەکرێت؟ کافاین زەربی لێیە کافاین نابێت بخواوە بە هیچ شێوەیەک جارێ مناڵ بە هیچ شێوەیەک شەوە نابێت کافاین بخوات بە تایبەتی چاو بیپسی و کۆلا و حتا شەربەتەکانیش نابێت بخوات ئەوە ئەبێت زەربی لێ برێت بەڵام بەنسبەت شیرەکەوە شیرەکە ئێستا لە زۆربەی وڵاتانە شیر یەکێکە لەوانەی کە مهدئە منەومە یعنی وات لێ ئەکات کە ئەیش خەوێت کێشێکی کەشمان هەیە لە شیرپیان بە مناڵە هەڵەیەکی کەمان هەیە زۆر جار بە کوب ڕۆژانە لە 2 کوب زیاتر شیر بدرێ بە مناڵ کاریگەری ئەبێ لەسەر کەم خوێنی
یعنی بەڵێ سوودی هەیە حتا شیرەکەش کە ئەدرێ بە مناڵ لە 2 کوب زیاتر بێت بدرێ بە مناڵ کەم خوێنی ئەکات بەڵێ لە ڕۆژێکا لە 24 ساعتە نابێ بدرێ بە تایبەتی شەو بدرێت زۆر باشە بۆی وامان لێ ئەکات کە خەڵکن ئێستا لە زۆربەی وڵاتەکانە ئەوانەی کە لە خەڵەتگەی پیریان چیان ئێنە شیریان ئێنە شەوان پێش نووسن و حتا ئەو خانمانەی ئەو کەسانی کە بەتەمەنن خەویان لێ ناکە بێ شەوان هەوڵ بن کوپێک شیر بخۆنەوە ئەمە یەکێکە لەوانەی کە هێورکەرەوەیە بۆ مێژ وواد لێ ئەکات کە خەوێکی ئارامت هەبێت بەڵام کێشەیەکی کەمان هەیە دوای خواردنەوەی شیرەکە ئەبێ بچیت دەمودان بشوێت ئەمە بۆی ئەمە لانی دکتۆرەکانی ئەسنانی ترەوەش گلەیمان لێ نەکەن چونکەوەش ئەساسەکە تەندروستی دەمودانیان بپارێزن. دکتۆر هەڵگورد عەلی پسپۆڕی زانستی خۆراک سپاس کە لە بەیانی باش کوردستاندا ئامادە بوویت. سپاس بە ئامادەبوون دکتۆر. خۆشەویستان بەیانی باش کوردستان بەردەوام دەبێ بەڵام ناوبڕێ گۆردەگرین و دێنەوە لاتان.